موزەخانەیە نەتەوەی یا سووریە لە باژارێ شامێ. ئەف بەرهەمێن دیرۆکیش ئالیە فرانسایەوە بۆ وی وڵاتی هاتنە بەگەڕاندن. واسترجاع 23 قطعة 23 برهمين ديروكيين كل جم بيمانجهن عربيين لفرنسا يبون هاتن وگراندن اف برهم گلک قناغين ديروكيين گرنگن سوريا لخوا دگرن جه سردما بريا ديروك دست بيدكن حتى سردما روشالاتا نزيكا كلاسيكو سردما اسلامي. دەما سەرۆکێ فرانسایە ڕۆژا دووشەمێ سەردانا سووریە کرد ئەف بەرهەمێن دیرۆکی و شوونواریش ئالیەوی و هاتن وەگەڕاندن. لە گۆری داخوایانیە سەرۆکاتیە فرانسایە ئەف بەرهەم سەردەمێن شارستانیەن مەزۆپۆتامیا، عەباسی، کەنعانی، نەبەتی، تەدموری، ڕۆمانی، بیزانسی و ئەمەویان تەمسیل دکن. دیرۆکە دەرخستناوان بەرهەمان ئاژ سووریە نەهاتیە ئەشکەرەکردن. بریار بووکو فرانسا دی ساڵا 2014دا وان وەگەرینە. لێش بەر شەڕێ نافخۆییەوی وڵاتی ئەڤ یەک نەهات بجیهانین. هاي القطع ستعرض اف كوما برهمن ديروكي ديد پشنگه که دمکی ده لمزاخانه نتوی یا شامه بین پیشاندان. پیشانگه جیروکا رویتیا وان برهمان آج سوریه بر به فرانسای و اووگر وان جواک خواجهی و جیهانی را دیده ناسین. هر وها باله دکشین سر گرینگی وان آد دیروکی و وان پیوان انکل سر اساس وان جوا پیشانگه ناف دولتی هاتبون هل بجارتن. لگۆری راپۆرا وەزارەتە ڕەوشەنبیریە سووریێ هەری کێم 40,000 بەرهەمێن دیرۆکیەن وڵاتی وان لە دەرەوەی سووریێنە. بەشێک جوان بە قاچاغی هاتنە دزین، بەشێکی دنجی بڕێکەفتنێ هاتنە برن.